ئەیوبی 13 ساڵ مێرمنداڵێکی دانیشتووی شاری هەولێرە ماوەی 8 ڕۆژە بەمڕۆوە بێسەر و شوێنە لە ماڵ چۆتە دەرەوە تا ئێستا لە کەس و کارەکەینا تیمەکانی بەرگری شارستانی لە هەولێر لایەنی پەیوەندیدار لە سەرچاوە یاخود لە ئەگەری بەدواداچوونەکانیان تا ئێستا نیانتوانیوە سەرەداوێک لە بەدواداچوونەکانیان بتوانن شوێنی ئەیوب بدۆزنەوە. لەسەر ئەم بابەتە وردەکاریەکەی بەدواداچوونەکان بە شێوەیەکی گشتی هەوڵەکان چی دەبن بۆ دۆزینەوەی ئەیوب ئەحمەد لە سەرم بابەتە لەگەڵ هاریەکە لە بەڕێزمە قەدەم سەرکەوت کاڕژۆ کوتەبێژی بەرگری شارستانی هەولێر ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت گفتوگوی زیاتر بە بەدواداچوونەکانی ئەوان لە سەرم بابەتە گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەین هەروەها بەڕێز کاک ئەحمەد و باوکی ئەیوب کە ماوەی 8 ڕۆژە دیار نییە گفتوگوی زیاتر دەکەین دیارە دەمانویست کە کاک ئەحمەدیش لەنێو بەرنامەکەیە ئامادە بێت بەڵام بە حکمەوەی کە و ئامادەنەبوو شوێنی دوا شوێنی کە کوڕەکەی لێ بینجاوە چۆڵی بکات ناچاربووین کە بە ڕێگەی هەڵی تەلەفۆن کاک ئەحمەد لەگەڵماندا بێ. پێم خۆشە لەگەڵ کاک سەرکەوت سەرەتا گوێبیستی قسەکانی کاک ئەحمەد بین دواتر لەگەڵ کاک سەرکەوت هەوڵ بە دواداچوونەکانی درێژە بە گفتوگۆکان دەدەم. ئەگەر کاک ئەحمەد ئامادە بێت باوکی ئەیوب کاک ئەحمەد سڵاوی لێبێت. هیوادارم ئەیوب بە زووتری کات بدۆزرێتەوە هاوبەشی خەمەکەتانین. پێم خۆشە جەنابەت بە شێوەیەکی ورد بۆمان باسکەیت کە ماوەی چەند ڕۆژە و لە کێیەوە ئەیوب دیار نییە هۆکاری دیارنەمانەکە هیچ کێشەیەکی تەندروستی هەبووە؟ بەڵێ وەڵا لە ماوە تقریباوە 8 ڕۆژ ئەیوب بزر بووە لە مالێش دەرچووە موالی 2010 15 ساڵە تەمەنی و بەردەوام ئەمەش لەگەڵ پۆلیس لەگەڵ ئاسایش و کاکومێت خۆشناو سەرۆک هەموو لە خەتێنە و هەموو لەگەڵمانن و ئێستاش ئەمە گومانێک هەبی لە هەر شوێنەی ئاسایش لەگەڵمانە و تیمەکانی کامێرەش لەگەڵمانە و بەدوا دەگەڕێنەوە حتا ئێستاش یەک سەرەداوەکمان بەدەست نییە. باشە کاکە ئەیوب هیچ کێشەیەکی تەندروستی هەبووە؟ کاکە ئەیوب کێشەی تەندروستی تەنها بەس ئەو سەرعای هەبووە. بەس سەرعی هەبووە. پێشتر ڕووداوی لەم جۆری ئەنجام داوە کە بوو بێتە مەترسی بۆ ئێوە؟ نەخێر نەخێر. باشە کێشەی لەم بۆ لە ماوەی ئەم چەند ڕۆژەی کە چۆتە قوتابخانە لەگەڵ هاوڕێکانی لە ماڵەوە؟ لە ماڵەوە کێشەی نەبووە لە قوتابخانەش بڕوا ناکەم کێشەی هەبیتن چونکە پێم دەلێتن ئەگە کێشەی هەبیتن. باشە ئەو سەرعی کە جناب بە باسی لێوەکەی کاک ئەحمەد لەسەر کاکە ئەیوب بۆتە هۆی ئەوەی کە لە تووشی لە بیرچوونەوە ببێت لەژێر چاودێری دکتۆرا بووە دەرمانی وەرگرتۆ بۆ نەخۆشیەکەی؟ بەڵێ. باش کاک ئەیوب ئەو سەرعە ئەو نەخۆشیی کە هەی بووە بۆتە هۆی کە شتی لە بیر بچێتەوە؟ بەڵێ بەڵێ هەندێک دەرچووە ئەوەش بەردەوام عیلاجی دەی خواردەوە ناوی عیلاجەکەشی تۆپۆماکس و دیپاکیم بووە هەندێک عیلاجەکە بەکاری دەیناوە عیلاجەکەشی ئیستش لە مالێ هەمە. باشە ماوەی چەندێکە کاکە ئەیوب ئەم نەخۆشیی هەیە کاک ئەحمەد؟ ماوە تقریبا 7 ساڵە. ئەی بەدواداچوونەکانی بەرگری شارستانی لایەنە پەیوەندیدارەکان تا ئەمڕۆ کە 8ەم ڕۆژی دیارنەمانی ئەیوبە چی دەڵێن لەسەر هەنگاوەکان بۆ دۆزینەوە یاخود دووهەمین شوێن کە کاکە ئەیوبی لێبوو بێت؟ بەخوای ئەمە هەنگاوەکان لە هەر شوێنێکی گومانێکی هەبی ئەوەچینە ئاسایش و پۆلیس و هەموو لەگەڵمانە و دەستخۆشی زۆر لە جەنابی سەرۆک کاک مەسرور و بازانی دەکەم لەگەڵ کاکومێت خۆشناو لەگەڵ بنکەکانی ئاسایش دەوروبەری خۆمان هەموو لەگەڵمانە. باشە ئەمە لێکەیە بۆ دۆزینەوەی کاکە ئەیوب هیچ سەرەداوێکی نوێ هەیە؟ نەخێر نەخێر هیچ سەرەداوێکی بەدەستمان نییە جارە. باشە کاک ئەحمەد حەز ناکەم زیاتر ڕاد بگرم هیچ بابەتێکی دیکە ماوە جەنابەت پێت خۆش بێ باسی لێوە بکەیت کاک سەرکەوتیش میوانمانە دەوێت پەیامێک شتێکی دیاریکراوی پێ بڵێ؟ نەخێر نەخێر نەخێر. کاک ئەحمەد زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونت هیوادارین بە زووترین کات کاکە ئەیوب بدۆزرێتەوە. ئینشاءالله. سپاس دووبارە بۆ باوکی ئەیوب کا بە ڕێگەی هەڵی تەلەفۆن لە هەولێرەوە لەگەڵمانە بوو. ماندوونە بن کاک سەرکەوت دووبارە سپاس بۆ ئامادەبوونت. سەرەداوەکان چی دەڵێن لەسەر دیارنەمانی کاکە ئەیوب؟
بەڵێ بەناوی خوای گەورە هەر لەو کاتێک کە ئێمە لە ئاگادار کراینەوە لە سەرەتای ونبوونی کاکە ئەیوب تیمەکانمان دەرچوون بۆ ئەو شوێنانە و لەگەڵ کاگە ئەحمەد ئەو شوێنەی کە کاگە ئەحمەد باوچە و منداڵە گومانی لێی هەبوو پشکنینمان بۆ کردووە لە تۆنێلەکانی 150 مەتری لە ئاوەڕۆی گەڕەکی قەرەبوو و لە چەند ڕۆژی ڕابردوش بە هەمەهەنگی لەگەڵ تیمی کەینانی وەزارەتی پێشمەرگە سەجی ڕاهێنراومان هێنا تا گەیشتنە سنووری بنەسلاوە ئەو شوێنانەمان هەموو پشکنین کرد. تیمێکی گەورەمان لەگەڵ خۆمان برد بوو هەموو ئەو شوێنانەی کە جێگای گومان بوون لە هەر گۆمە ئاوێگیان لەناو ئەو شوێنە چۆلایی و دەشتاییەکاندا گەڕانی خۆمانمان بە تەواوی کرد بە دوواداچوونی تەواومان کرد. بەڵام بەداخەوە هیچ سەرەداوێک بەدەستمان نەگەیشتووە و تا ئێستاشی لەگەڵدابێ. کە دوهەمین شوێن لە کامێرەکانی چاودێری و دەرەکەوێت کاک سەرکەوت کاکە ئەیوبی لێ بووە و دواتر کامێری چاودێری نییە کە بزانرێ بۆ کوێچووە ئەو شوێنە شوێنێکی وەها نادیار و ناڕۆنە بە دیاریکراوی شوێنەکە کوێ لە کێوە نزیکە بۆ ئەوەی کە ئێوە زیاتر بۆی بگەڕێن و هاوڵاتیانیش گەر لەو دەوروبەرە بینیویانە زانیاری بن بە ئێوە. بەڵێ ئێمە وەکو بەرگری شارستانی پشت بەو زانیاریانە دەبەسین لەبەرە ئەو شوێنانەی کە جێگای گومان بوون لە نزیک ماڵی خۆیان هەموو گەڕانی خۆمان کرد جگە لەوەش کە سوکاری کاگە ئەحمەد و هاوڵاتیە بە ڕێزانی کە لە دەرو دراوسێی ماڵی کاگە ئەحمەدن خزم و کەسەکانین ئەوانیش گەڕان و پشکنینی تەواوی خۆیان کردووە بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو لەو شوێنە بەڵام دوایین زانیاری کە گوایە لە سنووری لای پیرەش و هەولێری نوێ لە شوێنانە بینراوی لە کامیرە چاودێری و ڕوون بێ ئێمە لەو شوێنەش تا ئەوڕۆ بەر لەوەی بێم داخلی بەرنامە بم لەگەڵ تیمی فڕۆکەوانی لە گفتوگۆدا بووین بەڵام بەهۆی کە ناسەقامگیری کەشوهەوە نەدەتواندرا ئەم فڕۆکانە هەلیکۆپتەرەکان بفرن مەسحی ئەو سنوورەش بکەین چاوەڕێ دەکەین ئەگەر کەشوهەوا بتۆزێکی تر لەبار بێ دەچین ئەو شوێنانە شەموو بە فڕۆکە تیمی فڕۆکەوانی خۆمان پشکنین و گەڕانی تەواو لە هەموو سنووری پیرەش هەولێری نوێ شا ئۆمەر نزیک کۆلیژی پۆلیس ئەو شوێنانش هەموو پشکنینی خۆمان دەکەین چ بە پیادە چ بە برێن بە هەلیکۆپتەر. ئەو شوێنانی کوێ کە بە دیاریکراوی ئەو گومانتان لێ هەیە کە کاکە ئەیوب بۆی چوو ئەو شوێنانەی کە لە سنووری دەشتاییە لای سنووری پیرەش و ئەو شوێنانەکە گوایە بینراو بێتن ئێمە هەموو پشکنینی خۆمان دەکەین بۆ دڵنیایی خۆمان بەڵام من دەمەوێت شتێک بۆ بینەران ڕوون بکرێتەوە. ئەم حاڵەتە حاڵەتێکی ونبوونە ینی ڕووداوێکی دیاریکراو نییە بڵین لافاوێکە بردوێتی یاخود لە شوێنە مەلەوانی کردووە و ئاو بردوێتی یاخود کەسێکی دیکە فراند بێتی خوا نەخواستە هۆکارێکی دیکەی لە پشتەوە بێ. هەموو پێشبینیەکان هەموو ئەگەرەکان کراون ئێمە وەکو بەرگری شارستانی لە هەر شوێنێک گومان هەبێت تیمەکانی ئێمە دەچین بە دوواداچوونی بۆ دەکەین برانی پۆلیس لێکۆڵینەوەی خۆیان دەکەن بە بەردەوامی برانی ئاسایش لە هەموو کامێرە چاودێری ئەو سنوورە کاری خۆیان دەکەن ینی هەر فەرمانگەیەکی حکومی تایبەت بە وەزارەتی ناوخۆ بە پێی تایبەتمەندی کارەکەی خۆی ئێمە بە دوواداچوونی خۆمان دەکەین تا ئێستاش هەمووی لە کارکردندان ئاسایش پۆلیس بەرگری شارستانی یعنی هەمومان بە پێی تایبەتمەندی کاری خۆمان کار دەکەین تا نەتیجەیەکمان بەدەست دەکەوت دەگەینە ئەنجامی کۆتا ئینشا ئەڵڵاه بە سەلامەتی دەدۆزرێتەوە و دەگەڕێتەوە لای خانەوادەکەی. باشە کاک سەرکەوت ئەمێ بزانم ئەو شوێنە دیارە دەزانی کە من لە شاری سلێمانیم ڕەنگە بوردی ئاگادار و شارزای کۆڵانەکانی پارێزگای کۆک و هەولێر نەبم ئەمێ بزانم ئەو شوێنەی کە گومان دەکرێت دەوروبەری ئەو ناوچەی دوهەمین جار کە کاکە ئەیوبی لێ دیار نەماوە یعنی نزیکە لەوەی کە بگاتە خاڵێکی سنووری یاخۆت قەزایە گوندێک ناوچەیەکی دیکە تێپەڕێنێت لە پارێزگای هەولێر. نانا نەخێر ئەو سنوورە هەولێری نوێ گەڕێکێکی نوێی شاری هەولێرە دەکەوێتە ڕۆژهەڵاتی هەولێر لە نزیکی شەقامی سەرەکی هەولێر قەزای کۆیە ئەم شوێنە گەڕێکێکی قەرەباڕ و گەڕێکێکی نوێە و لە پشتیەوە
پرۆژەکانی نیشتە جێبوونن چەندین پرۆژەی نیشتە جێبوون هەیە لەم شوێنە بووە گوندی پیڕەش هەیە و ئەو پرۆژانێک کە تەواویش نەکراون پرۆژەی دەشتی بەهشتە چەندین پرۆژەی دی لەم سنوورە هەیە تەواو نەکراون تا شەو درنگانی شەوش کە سوکاری کاگە ئەحمەدیش لە پرۆژەکانی دەشتی بەهشت و ئەو شوێنانە گەڕان هەر بەردەوام بووە و ئەو شوێنە شوێن بەشێکی دەشتاییە بەشێکی گەڕەکی نوێن و گوندی پیڕەشە ینی دانیشتوانی لێ بەڵام سنوورێکی فرامانی دەشتایی هەیە و هەروها چێلگە و مەزرعایەکی زۆرش لە سنوورە هەیە بۆیە ئێمە دەمانوێت بە فڕۆکە بە هەلیکۆپتەر بە دوواداچوونی ئەو ناوچانە بکەن خۆ دەزانانی ئەم ناوچانە بڵێن دەشتاییە و نیشتە جێبوونیشە و گوندیشەوە مەردار و ئەوانەشی زۆر لە سنوورە هەیە بۆیە دەمانوێت هەم لە ئاسمان و هەم لە زەویەوە شەو پشکنین بکەین بەڵکو سەرەداوێکمان بەدەستکەوی ئینشاءالله. باشە کاک سەرکەوت ئەم پرسیاری کە دەیکەم دەزانم لە پسپۆری جەنابەت نییە بەڵام بە ئەزمموی کارکردنی خۆتان دەزانم کە شارەزایتان لە کۆمەڵێک پرسی دیکەی تەندروستیدا هەیە بە حکمی بەرکەوتتان بە ڕووداوەکان ئێوە ڕۆژانە دەتان بێ ماوەی هەشت ڕۆژە کاکە ئەیوب دیار نییە لە ماوەی ئەم هەشت ڕۆژەدا یعنی منداڵێک توانای مانەوەی هەیە بەبێ خواردن و خواردنەوە بۆ نمونە ئەگەر بەبێ خواردن و خواردنەوە بە ئێستا دەزانی چۆنە من بۆ ئەو پرسیارە پێشتر وتم هەموو پێشبینێک هەموو ئەگەرێک کراوەیە من ئێستا ناتوانین هیچ بڕیارێک بدەین بەڵکو لە شوێنێک بێ ما بێتەوە بەڵکو چوو بێتە لای یەکێکە یانیا هەموو ئەگەرێک کراوەیە بۆیە دەڵم کە بە دوواداچوونەکان بەردەوامە و هەموو ئەگەرێکیش کراوەیە. باشە کاک سەرکەوت دەماکەمە دوا پرسیار بە هەمانگی لەگەڵ کارەکەی خۆتانە تا چەند ڕاوێژیش بە پسپۆری دکتۆرێکی پسپۆر پزیشێکی پسپۆر دەکەن بۆ حکومەوەی کاکایوب نەخۆشی سەرعی هەیە ئەم نەخۆشیێکێکە لەو جۆرە نەخۆشیانی کە کەسەکە منداڵەکە تووشی لە برچوونەوەی کاتی دەبێت ئەگەر لەژێر چاودێری دکتۆرانە بێت پزیشکانە بێت ئێوە هیچ مشاوەرەیەک و ڕاوێژێکتان بە دکتۆر کرد و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کەیسەکە بۆی وەک ئاگداریەکیش بیان بۆ کەسانی کە کاکایی بەدۆزنەوە. بەڵێ نەخۆشیەکەوەی دەتوان بڵێم نەخۆشیێکی ئاساییە خۆی نەخۆشیێکی ترێ زۆر ترسناکە زەهایمەرکەوە هیچ ینی ئاگای لە خۆ نامێنێت و دەڕۆ هۆشی لە خۆر نییە بەڵام ئەمە لە سەرحێکی ئاساییە و بەڵێ پرسیار کراوە و جگەلەوەی با من بۆ زانیاری بەڕێزیشت هەموو نەخۆشخانەکان چ حکومی چ ئەهلی هەمووی ئاگادار کراینەوە ینی هە لە سەرەتایی ونبوونی ئەم مێرمنداڵە ئاگادار کراینەوە بۆ ئەوەی بۆچە ئاگادار کراینەوە بۆ ئەوەی هەر ئەگەر حاڵەتێک هات نادیار بوو بە زووترین کات ئێمەی لێ ئاگادار بکاتەوە یا خودبرانی پۆلیس ئاسایش بەڵێ هەموو پرس و ڕاوێژەکان کراوە و تیمەکانی فریاگوزاری 122 بە بەردەوامی خۆ لەگەڵمانن کە ئێمە لۆتی بە دوواداچوونەکان بەڵام حاڵەتی ئەو منداڵە ئەو حاڵەتە نییە کەوها جێگای مەترسی بێ و جێگای گومامی زۆر باشە خۆشحاڵین کە نەخۆشیەکەی مەترسیدار نییە و هیوادارین بە ئاماندووبوونەکانی ئێوە ئەو خەمەی کە لە لای باوکی کاکایی بوو ئێستا تاوی هەرێمی کوردستان و خەڵک بۆی بەپەرۆشە چارەسەر بێت کاک سەرکەوت من زۆر سپاس دەکەم کە ئامادە بوویت دووبارە ئاماندوو نەبی بەڕێز مقەدەم سەرکەوت کاڕژ و تەبێژی بەرگری شارستانی هەولێر. خۆشەویستان سپاس بۆ سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەرانی بەڕێز.